لە ماوەی 24 کاتژمێردا زیاد لە 160 حاڵەتی سوکچوون و ڕشانەوە ڕەوانەی نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە کراون. نەخۆشەکان دوای بینینیان لەلایەن پزیشکەوە 97 نەخۆشیان ڕەوانەی نەخۆشخانەی گشتی هەڵەبجە کراون و لەوێش داغڵ کراون. بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی هەڵەبجە دەڵێت شوێنی تایبەتیان ئامادە کردووە و هۆکارەکەشی بۆهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرماوەیە. ئێمە وەک نەخۆشخانەی گشتی هەڵەبجە تاکو ئێستا ئەو نەخۆشخانەی کە هاتمن لای ئێمە و چارەسەریان بۆ کرابێ و فایلیان هەبێ لای ئێمە 97 نەخۆشە. هۆکاری سەرەکیش بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە بەپێی ئەو وتەکانی پۆڕی هەند دکتۆرە پسپۆڕ ڕەهناویەکان تەنها ئەوە ئەڵێن بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە و کەمێکیش پەیوەندی بە خواردن و ئاوە هەیە، بەڵام بەپێی ئەو پشکنینانە هیچ شینێکیش دەرنەچوو لە ئاوەکانە، هیچ ڤایرۆسێک هیچ خەلەلێکی تیانە بۆ ئاوەکان. ئێمە شوێنی پێویستمان ئامادە کردووە لە هەوڵی ئەوەیان شوێنی زیاتریش ئامادەکەین. بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی هەڵەبجە بۆ لێکۆڵینەوە لە حاڵەتەکە پشکنینی ئاوی خواردنەوەی ئەنجامداوە، بەڵام هۆکارەکەی ئاو نەبووە. دەژڵێن پێویستە هاوڵاتیان لەم گەرمایەدا خۆیان لە خواردنی سەجادەکان بپارێزن. دیارە لە وەرزی گەرما ئێمە پێشەوەی بکەینە ناو وەرزەکەەوە ئێمە لیژنەی تایبەتی و تیمی تایبەتی دروستەکەین وەکو غورفەیەکی ئەمەلیات بە سەرپەرشتی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە وەکو بەڕێوەبەراتی خۆپاراستن لەگەڵ دایری ئاو و لەگەڵ پارێزگا لەگەڵ قایم قامێت لەگەڵ جیهاتی معنی ئێمە لیژنەیەکمان دروست کردووە بۆ هەر حاڵەتێکی نەخوازاوەگە مەسایلی سکچوون بێت. دیارە ئەم سکچوونەی کە ئەم یەک دوو ڕۆژێک کە ئێستا هەیە لە چاو وەرزی گەرماوە لە چاو ڕێژەی دانیشتوانی پارێزگای هەڵەبجە شتێکی نۆرماڵە تا ڕادەیەک هەرچەندە کەمێک ژمارەکەی زیاترە لەوەی کە ئێمە چاوەڕێمانە کرد، بەڵام بۆمان دەرکەوت بە دوای ئەوەی کە بە دوواداچوومان کردووە لە تاکی نەخۆشەکانمان پرسیوە دەرکەوت کە لە تەمەنێکان ئەم گەنجن تا ڕادەیە و ئەوانن کە لە دەرەوە نانیان خواردووە یا بە سەفەرێک چوونەتە سەیرانگایە شوێنێک نانیان خواردووە یان لە ماڵەوە کاڵێکێکی خواردووە یا لە کەبابخانەی مەسەن کەبابیان خواردووە پێکەوە عایلەیەک تووشی سکچوون بوون. سەرلەبیانی ئەمڕۆ تیمی ڕۆژنامەوانی گەلی کوردستان سەردانی نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجەی کرد تا کاتژمێر 11 سەرلەبیانی 35 حاڵەت ڕوویان لە نەخۆشخانەکە کردبوو. لەو کەسانش کە توش بوون زۆربەیان لە ڕەگەزی نێر بوون و لەوانە بوون کە کارەکانیان لە دەرەوەی ئۆفیسەکانە. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.